إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، دامزراوي نشاني إيمانا، دامزراوي لسر دينداري نشاني بهزي إيمانا، نرخي بهشت لدواي إيمان استقامة دامزرانا. كرتيك لسر دامزراوي لسر إيمان وإسلامتي کە یەکێک لە سیفەت و سیما دیارەکانی ئینسانی ئیماندار ئەوەیە کە لە دوای ئیمان و ئیسلامەتی ئەوەی کە بەدەستی هێناوە ئینسان دەبێت لەسەری بەردەوام بێت لەسەر ئەو ڕێگا ڕاستەی کە لەسەریەتی تاوەکو دەگاتەوە خزمەتی پەروەردگاری. گوتراوە ئیستیقامەت واتە دەستگرتن بە دینی خودای پەروەردگار، بەردەوام بوون لەسەر ڕێگای ڕاست و دامەزراوی لەسەر ئەو ڕێگایە و بانگەوازکردن لە پێناوی دینی خودای پەروەردگاردا. ئیبن حەجەر لە پێناسەی ئیستیقامەتدا فەرموویەتی: كناية عن التمسك بأمر الله فعلا وتركا. ئیستیقامەت کنایەیە لەوەی کە ئینسان دەست بە فەرمانەکانی خودای پەروەردگارەوە بگرێت، هەرچی کە خوای گەورە فەرمانی پێکردووە بیکات و هەرچی خوای پەروەردگار لە ئینسانی قەدەغە کردووە وازی لێبێنێت. گوتراویشە ئیستیقامەت واتە بەردەوام بوون لەسەر ئەو ڕێگا و ڕێبازەی خوای پەروەردگار کە بۆمانی ناردووە هەتاوەکو ئینسان دەگاتەوە خزمەتی خودای پەروەردگار، هەروەکو چۆن خوای پەروەردگار ئەمری بە ئینسان کردووە. حقیقەتی ئیستیقامەت لە دوو شتدا خۆی دەبینێتەوە. یەکەمیان بەردەوام بوون و ڕۆیشتن لەسەر ئەو ڕێگا ڕاستەی کە خوای پەروەردگار بۆ ئێمەی دەستنیشان کردووە لە ڕێی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، وەکو دەفەرمێت: وأن هذا صراطي مستقيما فاتبعوه. ئەوە ڕێگای ڕاستی منە کە ڕێگای ئیسلامەتیە، شوێنی ئەو ڕێگایە بکەون و لەسەر ئەو ڕێگایە بڕۆن. دووهەمیان ئیستیقامەت لەوەدا خۆی دەبینێتەوە کە ئینسان دامەزراو بێ لەسەر ئەو ڕێگە و ڕێبازە تاوەکو دەگاتەوە خزمەتی خودای پەروەردگاری خۆی، وەکو خوای گەورە دەفەرمێت: ولا تموتن إلا وأنتم مسلمون. مەمرن تەنها بە مسلمانی نەبێت، واتە بە مسلمانی بژیێن بۆ ئەوەی لەسەر ئەو دین و ئیمان و مسلمانیەتێش بمرن، چونکە ئینسان لەسەر چ بژیێت بێگومان هەر لەسەر ئەوەش دەمرێت. خوای پەروەردگار دەفەرمێت: فاستقم كما أمرت ومن تاب معك. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خۆت و ئەوانەش کە لەگەڵتدا دەگەڕێنەوە بۆ لای خودای پەروەردگار، خۆت و ئەوانەی کە لەگەڵتدان، واتە هەموو ئینسانێکی ئیماندار، هەموو ئەو کەسەی کە خۆی بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە دەزانێت صلی الله عليه وسلم، دامەزرا و بەردەوام بە وەکو چۆن خوای پەروەردگار فەرمانی پێکردووی بەو شێوازە لەسەر ئەو ڕێگایە بەردەوام بە. ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت دەفەرمێت هیچ ئاەتێک بەقەد ئەو ئاەتە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم قورس نەبووە. بۆچی؟ چونکە فەرمان بەوە دەکات کە بەو شێوازەی خوای پەروەردگار فەرمانی پێکردووە هەر ئیماندارێک و پێغەمبەر صلی الله عليه وسلم
ئابە و شێوازەیە بێ وەکو چۆن کە خوای پەروەردگار دەیەوێت، چونکە بەڕاستی قورسە لەسەر ئینسان زۆر گرانە بەو شێوازەی کە خوای گەورە دەیەوێت هەتا وەکو دەمرێت ئاوا بێت، ئەو لاولا نەکات بە هیچ کامێک بەلای تێپەڕاندندا و بەلای بەزایاداندا. بۆیە ئیستیقامەت پلە و پایەیەکی گەورەی هەیە بەڕێزان. حەسەنی بەسڕی دەفەرمێت ئیستیقامەت ئەوەیە کە ئینسان کار بە فەرمانەکانی خوای پەروەردگار بکات، واز لە قەدەغەکراوەکان بێنێت ئەوەی کە خوای گەورە لە ئینسانی قەدەغە کردووە. ئیبن تەیمیە دەفەرمێت بەڕاستی ئەعظەم الکەرامە، گەورەترین شکۆ و بەرزی بۆ ئینسان بریتیە لە لزوم الاستیقامە، بەردەوامبوون لەسەر دامەزراوی لەسەر دینداری، ئەوە گەورەترین شکۆ و کەرامەتە بۆ ئینسان. بۆیە لەیسی سەمەرقەندی لە کتێبی تەنبیه الغافلیندا دەفەرمێت نیشانەی ئینسانی دامەزراو وەکو چیایەکان وایە، هەروەکو چۆن شاخەکان بە سەرما و گەرما کاریان تێناکات، بە سەرما و بە گەرما ناتوێتەوە و سەرماش کاری تێناکات، وەکو چۆن چیایەکان هیچ ڕەشەبایە کاریان تێناکات، لافاوی ژنایان بات و کاریان تێناکات، دەفەرمێ ئینسانی دامەزراو لە سەدنیداری وەکو چیاکان دامەزراوە، هیچ شتێک کاری تێناکات، دنیا کاری تێناکات، بە هیچ شتێکی دنیایی کار لە ئیمان و ئیسلامەتی ئەو کەسەی کە دامەزراوە کاری تێناکات. واتە نیشانەی ئینسانی دامەزراو ئەوەیە کە وەکو چیایەکان دامەزراو بێت، وەکو چۆن چیا دامەزراوە و ئەو زەویەی ڕاگرتووە، ئینسانیش ئاوا دینداری خۆی ڕابگرێت و بیپارێزێت و لەسەری بەردەوام بێت تاوەکو دەگاتەوە خزمەتی خودای پەروەردگاری خۆی. بوارەکانی دامەزراوی زۆرن، هەموو بوارەکانی ژیانی ئینسان دەگرێتەوە، بەڵام ئێمە تەکید لەسەر دوو لایەن دەکەینەوە. یەکەمیان دامەزراوی لەسەر عیبادەت و بەندایەتی، دووهەمیان دامەزراوی لەسەر خۆڕاگرتن لەوەی کە ئینسان هیچ قەدەغەکراوێک نەکات، لەوەی کە ئینسان خۆی ڕاگیر کات دواز لە قەدەغەکراوەکان بێنێت. دامەزراوی لەسەر عیبادەت، سەعیدی کوڕی موسەیەب دەفەرمێت ماوەی 30 ساڵ هەر کاتێک کە بانگی دابێت ئەمن لە مزگەوت بووم، واتە بەردەوام لەسەر ئەو عیبادەتەم ئاوا بەردەوام بووم. قاسم لە باوێکیەوە بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ ئیبن عەساکیر ئەگەر یەک لەحزە لە ژیانی هەڵەیەکی کەم و کوڕیەکی هەبوایە، یەک لەحزە لە ژیانیدا خۆی محاسەبە دەکرد، لە خۆی دەپرسیەوە، هەر کەم و کوڕیەکی هەبایە لە ژیانیدا تەنها یەک لەحزەش بایە لە خۆی دەپرسیەوە و لە خۆپرسینەوەی لە خۆ دەکرد. ئێمە دەبێت تەماشای خۆمان کەین چەندە لە خۆمان دەپرسینەوە، کاتێک هەڵە و کەم و کوڕیەک دەکەین چەندە بۆ خۆماندا دەچینەوە. ئیبن دەقیق ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت دەفەرمێت لە ژیانمدا هیچ قسەیەکم نەکردووە. تەماشاکەن بەڕێزان، ئەو قسەیەت چەند بە قووەتە، چەند بەهێزە. دەفەرمێت لە ژیانمدا قسەیەکم نەکردووە، لە ژیانمدا کردارێکم نەکردووە، کارێکم نەکردووە، هەنگاوێکم هەڵنەهێناوە ئیلا وەڵامم بۆ بەردەمی پەروەردگارم ئامادە کردووە. ئەگەر خوای پەروەردگار لێم بپرسێتەوە ئەو قسەیە کە کردومە، ئەو کارەی کە کردومە، وەڵامێکم حازر کردووە لە دنیادا بۆ بەردەمی پەروەردگارم. دەی با ئێمەش تەماشای خۆمان کەین ئەو کار و کردوانەی کە دەیکەین، ئەو قسانەی کە دەیکەین تا چەندە وەڵاممان بۆ بەردەمی پەروەردگارمان ئامادە کردووە برام. ئەگەر بچینەوە بەردەمی پەروەردگار هەر یەکێک لە ئێمە ڕەنگە لەو کار و کردوانەی کە کردومانە خەجاڵەت بین، با بە خۆماندا بچینەوە بەر لەوەی کە بچینەوە بەردەمی پەروەردگار. با کار و کردەوەکانمان قسەکانمان بە شێوازێک بن ئەگەر بەیانی چوینەوە بەردەمی پەروەردگار وەڵامێکمان ئامادە کرد بێت بۆ بەردەمی ئەو خوای پەروەردگاری خۆمان. ئیمامی مەنناوی لە کتێبی فەیض القەدیردا بەسەرهاتێکی نووسیوە دەفەرمێ پیاوێک بە هەندێک لە پیاوچاکان و لە زانایان دەڵێت ئامۆژگاری بکەن. ئەو پیاوچاکانش پێی دەڵێن بەرگێک و قەڵغانێک بۆ دینداریەکەی خۆت دروستکە، هەروەکو چۆن کتێبێک دەبینی کە بەرگێکی هەیە پارێزگاری لێ دەکات لە خەراببوون و هەروەها لە هەڵوەشان. بەو شێوازەیە بەرگێک و قەڵغانێک بۆ دینداریەکەی خۆت دروستکە. دەفەرمێ ئەو پیاوە دەڵێت ئاخر چۆن ئەو بەرگەیە بۆ دینداری خۆم دروستکەم؟ پێی دەڵێن بە 3 شت دەتوانی پارێزگاری لە دینەکەی خۆت بکەیت. یەکەمیان
بەوەی کە واز لە هەر قسەیەک بێنە بە ئەندازەی پێویست نەبێت. هەر قسەیەک ئەگەر پێویستت نەبوو وازی لێ بێنە. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ من سەمەتە نەجا. هەر کەسێک بێدەنگ بێ لە ئاستی هەر قسەیەکی خراپ کە سوودی دنیای و قیامەتی نەبێت، بەڕاستی ئەو کەسە ڕزگاری دەبێت. لە چی ڕزگاری دەبێت؟ یەکەمیان لە سزای خوای پەروەردگار ڕزگاری دەبێت، دووهەمیان لە زۆر سەر ئێشەی دنیایی ڕزگاری دەبێت. بۆچی؟ چونکە کوردەواری گوتویانە ئەگەر زمان لێگەڕێ سەر سەلامەتە، یاخود گوتراوە زمان بەڵای سەرە. جاری وهەیە ئینسان بەهۆی زمانەوە بەهۆی قسەیەکەوە کە پێویست نییە دەیکەی تووشی چەندان سەر ئێشەی دنیایی دەبی، تووشی سزای خوای پەروەردگار دەبی. پێغەمبەر صلی الله علیه وسلم جوانی فەرمووە من صەمەتە نەجا. هەر کەسێک بێدەنگ بێت لە ئاستی خراپە و لە ئاستی قسەی بێسوود، بەڕاستی ئەو کەسە ڕزگاری دەبێت و نەجاتی دەبێت. ئەبی سەعید خودری بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی إذا أصبح ابن آدم فإن الأعضاء كلها تكفر اللسان. کاتێک کە بەیانی دەبێتەوە هەموو ئەندامەکان بە زمانی حاڵ بە زمان دەڵێن چی پێ دەڵێن؟ دەڵێن اتق الله فينا. ئەتۆ لە خوای پەروەردگار بترسە ئەی زمان. بە زمانی حاڵ ئەندامەکان ئاوا بە زمانی ئینسان دەڵێن لە پەروەردگارت بترسە، چونکە ئێمە بەستراوینەوە بە تۆوە. ئەگەر ئەتۆ دامەزراو بی و ئەگەر ئەتۆ باش بی ئێمە هەمومان باش و دامەزراو دەبین، ئەگەر ئەتۆش خراپ بی بەڕاستی ئێمەش هەمومان خراپ دەبین. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێت هەر کەسێک زەمانەتی دووشتم بۆ بکە ئەمن زەمانەتی بەهەشتی بۆ دەکەم. یەکەمیان زمانی بپارێزێت، دووەمیان داوێنی بپارێزێت، ئەو کەسە زەمانەتی بەهەشتی هەیە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. ئەبوو دەردا دەفەرمێت لە ئەندامەکانی ئینسان هیچ پارچە گۆشتێک، هیچ ئەندامێک وەکو زمانی ئینسان بەڕێز نییە لە لای خوای پەروەردگار. بەو مەرجەی ئینسان لە چاکەدا بەکاری بێنێت و هیچ ئەندامێک هێندەی زمان کاریگەری لەسەر ئینسان نییە و ئینسان بەهۆی ئەو زمانەوە دەچێتە بەهەشتەوە ئەگەر لە چاکەدا بەکاری بێنێت. بەڵام دەفەرمێت هیچ پارچە گۆشتێک وەکو زمان لە لای خوای گەورە بێزرا و ناشیرن نییە ئەگەر ئینسان لە خراپەدا بەکاری بێنێت و لە چاکەدا بەکاری نێنێت. و ئینسان بەهۆی ئەو زمانەیەوە دەچێتە جەهەنەم، خوا پارێزراومان کات ئەگەر ئینسان زمانی خۆی نەپارێزێت. بۆیە ئەو پیاوچاکانە فەرمویان یەکەم قسەیەک مەکە ئەگەر ئەو قسەیە پێویست نەبێت، واتە زمانی خۆت بگرە، زمانت بپارێزە، دینت پارێزراو دەبێت. دووەمیان فەرمویان دنیا بە ئەندازەی خۆت تەماشاکە و بە ئەندازەی خۆت دنیا وەدەست بێنە و داوای دنیا بکە بە ئەندازەی ئەوەی کە پێویستە. حەسەنی بەسڕی دەفەرمێت واللهی بەنو ئیسرائیلیەکان لە دوای ئەوەی کە خواپەرست بوون تووشی بتپەرستی بوون بەهۆی چیەوە؟ بحبهم الدنیا، بەهۆی خۆشەویستی دنیا، تێکەڵبوون لەگەڵ دنیادا، لە دوای خواپەرستی تووشی بتپەرستی بوون، خوا پەناماندات. ئیمامی عومەر دەفەرمێت الزهد في الدنيا راحة القلب والبدن. دنیا بەکەم گرتن ئیسراحەتی بەدەنی تێدایە و ئیسراحەتی دڵ و دەرونی ئینسانی تێدایە. معدانیش پێمان دەفەرمێت ئەی ئینسان ئیعمل للدنيا على قدر مكثك فيها. کار بۆ دنیات بکە بە ئەندازەی ئەوەی کە لەو دنیادا دەمێنیەوە، و دەفەرمێ کار بۆ قیامەتت بکە بە ئەندازەی ئەوەی کە لە قیامەتدا دەمێنیەوە، بە ئەندازەی ئەوەی کە پێویستە بۆ قیامەت کارکە، بە ئەندازەی ئەوەی کە لە دنیاشدا دەمێنیەوە پێویستە کاری بۆ بکەوە دەستی بێنە. واتە دنیا وەکو خۆی ببینە. ئەو قسانت چەند بەهێزن بەڕێزان، ئەوانە چۆن تەماشای دنیایان کردووە، بۆیە سەربەرز بوون ئەو پیاوچاکان و زانایانە، چونکە ئاوا ڕوانیویانەتە دنیا. سێمیان ئەو پیاوچاکانە لە ئامۆژگاری ئەو کەسەدا کە پرسیاریان لێ دەکات دەفەرمێت لە سێمیاندا بە ئەندازەی ئەوەی کە پێویستە تێکەڵی خەڵک بە، زیاد لە پێویست بە تایبەت ئینسانێک کە باش نەبێت تێکەڵاوی مەکە. ئەو سەیانە پارێزگاری لە دینت دەکەن وەکو چۆن بەرگێکی کتێب پارێزگاری لە کتێبەکە دەکا کە خراپ نەبێت و نەگەسڵێت و تێدا نەچێت، ئەو سێشتانەش پارێزگاری لە دینداری ئینسان دەکەن. کەواتە ئێمەش دەبێت سوود لەو قسانە وەربگرین و ئەوەی کە پیاوچاکان و زانایان فەرمویانە ئێمەش پێیەوە پابەند بین.
دووەمیان دامەزراوی لەسەر نەکردنی گوناه و تاوان، خۆڕاگرتن لەسەر نەکردنی گوناه و تاوان. بابزانین پیاوچاکان چۆن بوون بەڕێزان. خاریجەی کوڕی موسعەب دەفەرمێت بۆ ماوەی 24 ساڵ هاوڕێتی ئیبن عەونم کرد، نەمبینی لاو ماوەیەدا مەلائیکەتەکان گوناه و تاوانێکی لەسەر بنووسن، نەمبینی گوناه و تاوانێک بکات. ئەوە دامەزراویە لەسەر خۆڕاگری برام، لەسەر خۆڕاگری لە نەکردنی گوناه و تاوان. پێغەمبەر دەفەرمێت ئیاکم ومحقراتی الذنوب، ئاگادارتان دەکەمەوە، ئامۆژگاریتان دەکەم وریای خۆتان بن، کوڕە گوناه بەکەم سەیر نەکەن، نەڵێ جا ئەوە گوناهێکی گچکەیە قەیناکە کوڕە دوایی تەوبە دەکەم، چونکە فإنهن يجتمعن على الرجل حتى يهلكنه، چونکە ئەو گوناهانە بەسەر ئینسانەوە کۆ دەبنەوە هەتا وەکو ئینسان بە هیلاک دەدەن و ئیمان و ئیسلامەتی ئینسان کەم دەکەن و نای هەڵن. وەریا بە ئەی ئینسان. گوتراوی شەڕەبیعەی کوڕی خەیثەم کاتێک کە بەیانی دەبەوە قەڵەمێک و دەفتەرێکی دەزەدایە، هەرچی کە دەیکرد لەو ڕۆژەیەدا دەینووسی، ئەنجا ئێواران دادەنیشت محاسەبەی خۆی دەکرد لەسەر هەر هەنگاوێک ئەگەر هەڵە و کەم و کوڕیەکی بکردایە. ئەوانە ئاوا بەردەوام بوون، دامەزراو بوون لەسەر دینداریەکەیان، ئاوا خەمی ئیمان و ئیسلامەتی خۆیان بوو، بۆیە توانیان لە ژیانیاندا بەو شێوازەیە سەرفراز بن. بۆچی؟ چونکە گوناه و تاوان دڵی ئینسان وێران دەکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إن المؤمن إذا أذنب كانت نكتة سوداء في قلبه. ئینسانی ئیماندار وەختێ گوناه و تاوانێک دەکات، خوا پەنامان دات، ئەوە نوکتەیەکی ڕەش لەسەر دڵ و دەرونی دروست دەبێت. ئەگەر ئەو کەسەیە تەوبە بکات و بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە، دڵی پاک دەبێتەوە. بەڵام کە نەگەڕایەوە هەر گوناهی کەت بەسەریەکەوە، ئەو کاتە دڵی ڕەش دەبێت و ئەو کاتە ژەنگ و ژاری تاوان لە دڵی دەدات و دڵی وێران دەکات. خوا پەنامان دات. كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون. بەڵێ ئەوانە چی دڵی داگیر کردوون، چی دڵی والێ کردوون کە لە خوای پەروەردگار بێ ئاگا بن. گوناه و تاوان خوا پەنامان دات. بۆیە حەسەنی بەسری دەفەرمێت ئەو ڕانەی کە خوای پەروەردگار باسی دەکات، ئەو ژەنگ و ژارە بریتیە لە هو الذنب على الذنب، بریتیە لە گوناه و تاوان کردن بەسەر یەکەوە. گوناه لە دوای گوناه تاوەکو دڵی ئینسان کوێر دەبێتەوە، خراپ دەبێت. خوا پەنامان دات. کەواتە وەریا بە ئەی ئینسان، گوناه و تاوان بەڕاستی دڵت وێران دەکات. بەڕاستی ناتوانی لەگەڵ گوناه و تاواندا لەسەر دینداری بەردەوام و دامەزراو بی. لە کۆتاییدا دەڵێن بەرهەمەکانی دامەزراوی لەسەر دینداری چییە؟ ئەگەر ئینسان دامەزراو بوو لەسەر دینداری لە دنیادا هەتاوەکو مردن، ئایا چی دەست دەکەوێت؟ فریشتەکانی خوای پەروەردگار دێنە لای ئەو کەسە لە سێ کاتی زۆر گەرەنگدا، و ئینسان خۆشی و ناز و نیعمەتی پێدەدرێت لەو دنیاە و لە قیامەتیشدا. لە سێ کاتدا فریشتەکان دێنە لای ئینسان. ئەو سێ کاتە مەگەم خوای پەروەردگار بەهاناتەوە بێت فریشتەکانت بۆ لا بنێرێت، دەنا هەموو سەروەت و سامانی دنیا فلسێک ناکات و بەهاناتەوە نایێت. یەکەمیان لە کاتێکدا کە ئینسان دەمرێت، لە کاتی سەرەمەرگدا فریشتەکان دێنە لای ئینسان و موژدەی بەهەشتی پێدەدەن. دووهەمینیان لە ناو گۆڕدا فریشتەکان دێنە لای و پێی دەڵێن موژدەی پێدەدەن، موژدەی بەهەشت بەو کەسە دەدەن. سێمینیان لە کاتێکدا کە لە دەشتی مەحشەر ئینسان زیندوو دەکرێتەوە، لەو کاتەشدا فریشتەکان دێنە لای ئینسان و موژدەی بەهەشت بۆ ئینسان دێنن. چەند خۆشە خوای گەورە بمان گەڕی لەو کەسانە، چەند خۆشە لەو کەسانە بی کە فریشتەکان لەو سێ کاتەدا موژدەی بەهەشتت پێ بدەن. بۆیە خوای گەورە دەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا. ئەو کەسانەی کە لە ژیانیاندا تەنها ئەڵڵا بە پەروەردگاری خۆیان دەزانن، پاشان بەردەوامن لەسەر ئەو دینداریەیان، ئەوانە تتنزل عليهم الملائكة. فریشتەکانی خوای پەروەردگار لەو سێ کاتەدا دێنە لایەن، پێیان دەڵێن ئەللا تەخافوا ولا تحزنوا، مەترسن، مەترسیتان نەبێ، خەمبار نەبن، وأبشروا بالجنة التي كنتم توعدون. مژدەی بەهەشتیش بۆ ئەو کەسانە دێنن کە دامەزراون لەسەر دینداری. ئەنجا ئەو کەسانەی کە دامەزراون لەسەر دینداریان هەتاوەکو دەمرن، نیعمەت و خۆشیان بۆ هەیە لە دنیادا و لە قیامەتیشدا. ئیبن القەیم دەفەرمێت
خی گەورە کە دەفەرمێ ئین الأبرار لەفی نەعیم، بەڕاستی چاکەکاران لە خۆشی و لە خۆشگوزەرانیدان. ئەو خۆشیە بە سێ کات تەفسیر دەکات و باسی دەکات. دەفەرمێ ئەو چاکەکارانە یەکەمیان لە دنیادا لە ناز و نیعمەتدان بەچی؟ بە دڵخۆشی و بەختەوەری و کامەرانی بەهۆی ئیمان و ئیسلامەتیەکەیانەوە. دووهەمیان ئەو کەسانەی کە چاکەکارن لە ناو گۆڕدا لە ناز و نیعمەتدان، لە ناو گۆڕدا کردەوە چاکەکانیان بۆیان دەبێتە باغێکی بەهەشت خوا بمانگەڕی لەو کەسانە. سێمینیان ئەو کەسانەی کە چاکەکارن عند مەلیک مقتەدر، لە لای خوای پەروەردگار و پادشایەکی بەدەسەڵات و بەتوانە، ئەو کەسانە لە خۆشی و لە ناز و نیعمەت و خۆشگوزەرانیدان. ئەوە پاداشتی کەسێکە، سەرنجامی کەسێکە کە لە دنیادا دامەزراوە لە سەردینداری و خۆڕاگەرە هەتاوەکو دەگاتەوە خزمەتی پەروەردگاری. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەین، وامان لێ بکەی کە لەو ژیانەدا بتوانین ئیستیقامەتمان هەبێت و دامەزراو بین. یا ڕەبی خوایە گیان دامەزراومان کەی لەسەر ئەو دینە پیرۆزەی خۆت، لەسەر فەرمانەکانی خۆت، تاوەکو دەگەینەوە خزمەتی تۆ لەسەر ئیمان و ئیسلامەتیمان بەردەوام و دامەزراو بین. یا ڕەبی خوایە گیان ئەتۆش دامەزراومان کەی، یا ڕەبی خوایە ئەتۆش هیدایەت و تەوفیقمان دەی، یا ڕەبی خوایە گیان ئەتۆش پارێزراومان کەی لە گوناه و تاوان و سەرپێچی خۆت. یا ڕەبی خوایە گیان بە ئیمانەوە بمانژێنی، بە ئیمانەوەش بمان مرێنی. یا ڕەبی خوایە گیان لە ڕۆژی قیامەتیشدا لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی، لە ئاگری دۆزەخ و سزای خۆت پارێزراومان کەی، هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.